ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە حەڵقەیەکی دیکە لە پرۆگرامی واری سلێمانی لەگەڵتانم بۆ تەوەر و بابەتێکی دیکەی پرۆگرامەکە. تەوەری ئەمڕۆمان تەندروستیە لەگەڵ بەڕێز وریە عادل پزیشکی نەشتەرگەری یاریدەدەری نەشتەرگەری گفتوگۆ دەکەین سەبارەت بە تەندروستی هاوڵاتیان و ئەو پەتاوەرزێش کە ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان گرتویانە. باسێک لە ئەو بابەتی پەتایە دەکەین و باسێکیش لە خۆ پاراستن لە ڕۆژانی جێژن دەکەین. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. زۆر زۆر بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس زریان. نازانم من بۆ ئەو ناونیشانەی تۆم بۆ نایەت. زۆر بەخێر بێت. سەلامەت زۆر سپاس. تۆزە ناونیشانەکە قورسە و تازەیە نەحەقت ناگەرم بە گوێی هەندێک لە بینەرانیش ئاشنا نییە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریەکەتان. زۆر زۆر بەخێر بێت. لە ئێستادا پەرتایەکی وەرزی زۆر تا ڕادێک سەخت لەناو هاوڵاتیاندایە کە زۆر گلێ و گازندەی خەڵک هەیە و نەخۆشخانەکان و دەرمانخانەکان بەگشتی هاوڵاتێکی زۆر ڕووی تێیەکە. ئەکرێ کەمێک باس لەو پەتاوەرزێ بکەین. هۆکارەکان چین تا چەند بڵاوە ئەو کەسانی دێنە لای ئێوە لە چی توش بوون؟ بەنای خوادوو بە ڕسپاس بۆ ئێوە. طبعاً پەتای وەرزی یەکێکە لە پەتاکان کە هەموو ساڵت چەندین جار دووبار ئەبێت و لە هەموو گۆڕین وەرزەکانە ئەم پەتایە زیادەکە و زیادبوونی پەتاکەش پێیوەستە بە تێکەڵاوبوونی زیاتری هاونیشتیمانیان ویان هاوڵاتیان لە وەرزی زستان لە وەرزی پاییز و بەهار و هاوینیش پەتاکە هەر هەیە بەڵام بە جۆرێکی جیاواز. پەتاکە بە شێوازێکی ئام ڤایرۆسیە. زۆرترین پەتاکە دروست ئەبێت بەپێی تەجروبەی ئێمە ئەوەی کە بینیومانە لە وەرزی پاییز و بەهارایەت چونکە گۆڕانکاریەکی تا ڕادەیەکی زۆر لە کەشوهەوا دروست ئەبێت لە هاوینێکی گەرم بەرە و پاییزێکی نیمچە سارد دواتر لەو کاتە پەتا بڵاو بێت و درکای مەکتەبەکانی ژەکرێتەوە. ئەمەش تێکەڵاوبوونی مناڵەکان زیاتر هۆکارە بۆ ئەوی کە پەتاکە لە ناو قوتابخانەکانە بڵاو بێتەوە و مناڵەکانیش پەتاکە بەرنەوە بۆ ناو ماڵەکانیان. لە وەرزی بەهاری شاکە ئێستەیە ئێمە باسی ئەەکەین پەتاکە تا ڕادێکی باش بەڕێی من ئەوەی کە ئێمە بینیومانە پەتاکە تا ڕادێکی باش لە ئەتوانی بڵین لە هێڵی سووریا لە لوتکایە ماڵ نییە ئەم ماڵگیری ئەم پەتاییتیانە بێ بەڕێی من ئەو کۆمەڵک سەبەب هەیە. ئەگەر دەرفەتە بێ پێم خۆشای سەبەبەکان ڕوون بکەمەوە. یەکێک لە سەبەبەکان ئەوتە کە ئەبینین دەرگای قوتابخانەکان کراوەتەوە تێکەڵاوبوونێکی زیاتر لە ناو قوتابخانەکان هەیە. سەبەبێکی تریان لەم کاتەیە کە وەرزی مانگی ڕەمەزانی پیرۆزە دەرگای مزگەوتەکان کراوەتەوە و خەڵکێکی زۆر بۆ بەجێهێنانی نوێشکردن و ئەو ئەرکەی ئیسلامی کە لە سەرشانی هەمومانە ڕوون لە مزگەوتەکانەکەن لەوێش تێکەڵاوبوونێکی زۆر هەیە لە لێوان ئەو خەڵکی کە ئەسنە مزگەوتەکان. هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوی پەتاکە لە یەکەوە بێ بەدە لە دەوە بێ بە سەد و چەندان جار زیاد بکە. سەبەبێکی تریش گۆڕانکاری کەش و هەوایە و ئەبینین ئێوەش ئەزانین کە نزیکی مانگێکە ئەم کەش و هەوا نا لەباری کە هەیە تەب تۆزبارین و خۆڵبارینە هۆکاری سەرەکیە بۆ ئەوی کە ژینگەمان پیسە و لە هەمان کات ئەو کەسانی کە ڕەبوویان هەیە ناسەتونیان هەیە بەم تەب تۆزە زیاتر حاڵیان تێگەچێت. لەبەرەوە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە پەتای وەرزی لە وەرزی بەهارە زیاترکە. ئەمە جگەلەوەی کە هەندێک لە هاوڵاتیان حساسیەتیان بە جۆرێک گوڵ هەیە کە لە وەرزی بەهارە پێگە خۆیان ناویان ناوە پەتای یان حساسیەتی وەرزی کە بەداخۆ حتا ئاستی خەواندن لە ناو نەخۆشخانەکانە دووچاری ئەبێتەوە لەبەرەوەی کە ئەیاتە سنگی پژمە و چاو سووربوونەوە خوراندنێکی زۆری بۆ دروستەکە ئەیگەێنێتە قۆناغی هێناسەتونیم ناچار ئەبێت کە ئۆکسیجین وەربگرێت. یعنی بەعام لە مانگی 3 و 4 و تا 5 پەتاکە بەربڵاو بێت و لە دوای 6 و 7 پەتای تر دەست پێکات کە ئەچینە ناو فەسلی هاوینەوە. هۆشیاری هاوڵاتیان لە چ ئاستێکدا بۆ خۆپارێزیکردن لە نەخۆشی و بەتایبەت لە پەتاوەرزی و پەتاکان کە بڵاو بێتەوە؟ هۆشیاری هاوڵاتیان لە ئاستی پێویستانیە بەتەکیت هاوڵاتیان خۆیان هۆکاری سەرەکین بۆ گواستنەوەی ئەم پەتایە و بۆ زۆرتربوونی ئەم پەتایە. ینی ئێمە هیچمان لە کیز ناچێت هیچمان لێکەم نابێتەوە ئەگەر مناڵەکەمان فێر بکەین لە کاتی پەتایە
بەناو کلێنسەکەی دەستیا لانی کەم ئەو ماسکی کە بیزەبت پێویستە ئێستا ماسک لە بەرۆی لە ساڵانی ڕابردوو زۆرمان کرد هەمومان تاڕادێکی باش لێی بێزارین لێ بەزارین بەڵام ئاشنای بوون بەڵام کردنی ماسی لە کاتی پەتایە بەڕێی من ئەرکێکی نیشتیمانە زەڕورە ئەبێ بکرێ بەڵام گەر ماسکەکەت نەبوو ماسکەکەت پێ نەبووی ئاج بە ماسکەکە ئەتوانی هەنێشتەیە کە ئەتوانی بیکەین بۆ نمونە لە بەرچاو جەنابەت و بینەرانی خۆشەویستی ئەیکەین بەناو لەپی دەستی خۆتا بپژمە یان بەم شکڵە بەناو قۆڵی خۆتا بپژمە بووی ڕێگری لەو ڤایرۆسە بکەی لە ناو خۆتا بمێنێتەوە بە کەش هەواکە بڵاو نەبێتەوە ڕەفیقەکەی تەنیشتت نەیگرێ ئەمە هەم بۆ خۆمان و هەم بۆ مناڵەکانیشمان ئەم ڕێنمایە زۆر سادە و ساکارەتوانی پێیان بڵێ یان ئەنوا ڕێنمایی تر هەیە کە خۆی ئەبینێتەوە لە بەرزکردنەوەی بەرگری لەشی ئینسانەکان ئێمە بەداخۆ خۆراکمان باش نییە خواردنمان باش نییە ئێستاکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە من هەمیشە لەگەڵ جەنابەت باسم کردە لە بەرنامەکانی پێشترە ئێمە ئیتیمام ناین بە خواردنی خۆمان ئەو خۆراکانی کەی خۆین هۆکاری سەرەکی دابەزاندنی بەرگری لەشمانە لەبەرەوە بە ناچاری بەرگری لەشمان ئەوەندە زەعیفە ئەوەندە دابەزیوە ئەگەر یەکێک بێت بە تەنیشمانە بڕوات بە حەب بژمە بەسەرمانە ئێمەژی گرین مەناعەکەمان ئەوەندە بە قووت نییە دیفاع لە خۆمان بکەن لەبەرەوە بەڵێ بەداخەوەکە ڕۆشنبیری تەندروستی لە وڵاتی ئێمە زۆر کەمە هۆکاری سەرەکی ئەو ناڕۆشنبیری تەندروستیە کەمپەتە ئەوها بەو شازە ئێستا بڵاو بێتەوە ئەی بەگشتی ئەگەر بۆ جگە لە پەتاوەرزیەکە باسی بکەین بۆ نەخۆشیەکان بەگشتی هاوڵاتیان ینی بەڕای من تا کاتێک نەگەنە هێڵی سووری نەخۆشی ناچنە لای پزیشک و پشکنین ناکەن ئەمە تا چەند بەگشتی ئەتوانین باسی لێوە بکەین هیچ شتێک بەگشتی باز ناکرێت چونکە هەندێک کەسیش هەیە بە حاڵ تۆزێک بەڵێ بەڵام بە شێوازێکی عام خەڵک ئەڵێ من لەگەڵ دەرمان خواردنانیم لەگەڵ عیلاج خواردنانیم ڕقم لە حەب خواردنا ڕقم لە دەرمان خواردنا هەموو ئەمانە سەبەبن بۆ ئەوی کە نەخۆشەکانمان نەچن بۆ لای دوکتۆر نەخۆشیەکانیان زیاتر تەشەنە بچەنێت بۆ نمونە ئێمە چەندین نمونەمان لە بەردەسایە نەخۆشێک گێت بۆ لای ئێمە ڕۆکات ئێمە ئەڵێ فڵانە نەخۆشیم هەبووە ویستمە خۆم چاک بمەوە بەڵام لە دوای ئەوەی کە لە دوای هەفتەیەکیان دوو ڕۆژ سێ ڕۆژ ماوەتەوە چانە بوومە ئێستا فڵانە شوێنم ئێشێت بۆ نمونە ئیلتیاباتی بەسیتی قورگی هەیە خۆی چارەسەر ناکات ئەیاتە سنگی ئەیاتە گوێی ینی هەموو ئەمانە هەموو نەخۆشیە گەر دوای بخەی تەشە ناسێنێت ئەوە لێ من ڕقم لە حەب خواردنا ئەگەر ئێستا بە دوو دنگ حەب نجاتت بێت کە بیاتە سنگت بیاتە قورگە بیاتە جێگای تر ڕەنگە بەکانولاو بە دەرزی نەجاتت بێت کەواتە بە دەستی خۆمان زۆر جار هۆکارین بۆ ئەوەی کە لە دەنگێک حەب نەجاتمان بێ ڕەنگە دوایی باجەکەی بە کۆرسێک دەرزی و کانولا نجات بێت کەواتە گرنگە پێشوە خەت پشکنین بکەی بۆی بزانی ئایا ئەو نەخۆشیە چییە بە دوو دنێک حەب چاگە بێ یاخود بە ئەگەر بێت و عیلاجی تەواو وەرنەگری تەشەنە ئەکات تا چەند گرنگە لە هەر حاڵەتێکی تێکچوونی تەندروستی پشکنین بکرێت خۆی بە پێی ئستانداردا عالیمەکە لێ 6 مانگ جارێ هەنوو فحوساتەیە زۆر زەڕورە بکرێت بەڵام ئێمەش نایکینە 6 مانگ جارێک بەس کاکە با ساڵی جارێک بە 2 ساڵ جار بێت پشکنینێکی خۆت بکەی بۆ ئەوەی کە بزانی مەنەعەت چۆنە خوێنت چۆنە شەکرت چۆنە لانیکەم جەستەی خۆت بناسی بۆی بزانی چی ئەەکەی چی ئەخۆی چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ جسمی خۆتە لەگەڵ لاشەی خۆتە بەداخەوە ئەم هەموومانە گەڕێتەوە بۆی کە هۆشایی تەندروستیمان نییە و ئەم قسە باوەی کە لە نێوان لە ناو هەمومان هەیە کە هەمومان زۆر بە دروشمێکی باش دیفاعیلەکەین و باسیەکەین ئەڵین خۆپارێزی باشە لە چارەس بڵێ خۆپارێزی باشە لە چارەسەر بەڵام ئێمە خۆشمان ناپارێزین کە نەخۆشەکەش چارەسەرەکەش باش بەڵام بەتەکیید تا چەند گرنگە خودی خۆمان هەر چاکێک جستەی خۆی بناسێت لە ڕووی تەندروستیەوە ئایا بۆ نمونە کێشە لەکوێی جستەیدا هەیە خوانە خواستە کڵەوی و زەیفەکەی تا چڕادەیەکە لەکوێ ئەستەمی بۆ دروستە بێ لەکوێ شتەکان باش ئەڕۆنە پێشەوە ئەمە تا چەند گرنگە گەلانی کەمە پێشتر باست کرد ساڵی جارێکیش پێتۆر لە ڕێگەی پشکنینەکانەوە خۆت بناسی بڵێ بەداخەوە سەبەبی زۆری قەڵەوی لە سەتاسەتی شیرینیە لە سەتاسەتی خواردنەکانە لە سەتاسەتی باش ئاگال لە بوونمانە لە خۆمان ئەنی ئێمە خودی خۆمان خۆش نایە زۆر جار ئەو خواردنی کە ئەی خۆین
گوێی پێیناین هەنە جارۆک و زەهری سپی وایە ئەی خۆین و بەتام و چێژێکی زۆرەی خۆین و بەڵام لە مستەقبەلە یان لە چەند شەژمانی داهاتووە ئەبێ بە چاوریەکی نیشتوی کەڵەکەبووی لە جسممانە ئارازەکانی دارەکەی لەسەر هەموو بێ بە چاوریەکی زیان بەخش بن بەڵێ بە دڵنیاییەوە قەڵەوی نیشانەیەکی یاخود یەکێکە لە نەخۆشیەکان ئەگەر زوو چارەسەر نەکرێت سپاس بەخواکە ئێستا ئەنواع ڕێگە و طریقە هەیە بۆەوەی کە ئینسانەکان ئەگەر قڵەویش بن بتوانن خۆیان لاواز بکەنەوە زاڵ بن بەسەر ئەو کێشە زیادی کە جسمیان دووچاری بۆتەوە. بەڵێ یەکێکی تر لە بابەتەکانی قەڵەوی و زەعیفی خۆزایفکردن خۆ قەڵاوکردنە بەتایبەت ئێستا کە مانگە ڕەمەزانی پیرۆزە بێگومان سیستمی خواردن خۆی تێک چۆنی ئەوڕوانمان نەماوە پارشێ و بەدبانک هەیە زۆرێک لە هاوڵاتیان لە پارشێ و جا خواردنێکی چۆر و سوێر و چون نەبێت نایخۆنەڵەن ڕۆژەکەمان پێ ناگیرێ ئەوشیانەیە زەعیف بن ئەمە تا چەند زیانی هەیە و چ کاریگەریەکی هەیە بۆ زەعیف بوون. زۆربەی هاوڵاتیان لە ڕەمەزانە قڵەوە بن زۆریش قڵەوە بن ڕاستە ئەمە بەهۆی کوالیتی و جۆری و خواردنەوەیکەی خۆن بەداخۆ ئێمە لانی کەم 16 ساعت بە ڕۆژوە بین بە دقیق حسابم نەکردو بەس تقریبا ئەچێتە سەر و 16 ساعتێک ئەم 16 ساعتە بخۆمە بە برسێتی هێڵینەوە ئەو مەغزەنانەی کە لە ناو جسممان هەیە هەڵگری کۆمەڵێک مادن بۆی چاوریەکانی پێ بتوێنینەوە کە پرۆسەسێکی دوور درێژە نامێت لێرە باسی بکەم دەرگای مەغزانەکان نەکرێتەوە بۆ ئەوەی کە خۆ زەعیف بکەیت چاوریەکان تێک بشکێنیت بەڵام کاتێک کە دەرگاکان نەکرێتەوە ئەو چاوریە نیشتووە یاخود ئەو پرۆتینانی کە پێویستە سەرفیکی بۆ تاقەوەزە بەکاری هێنی نزیکە بێتەوە لە دەوروبەری بانگی عەسر ئەمانە چاوریەکی زیاتر سەرفەکەیت کە ئەمە هۆکاری سەرەکیە بۆی کە زەعیف بەڵام ئەوانەی کە لێی نازانن لە کاتێکا کە فتار ئەکەنەوە بانگی مەغریب ئەفەرمێت و ڕۆژەکە دەشکێنی ئەچێت دنیایەک شیرینی و شەربەت و ئەنوا خواردنی خراپکە ئێمە پێڵین زەهری سپی ئەی خوات ئەو ڕۆژوەی کە دەرگای مەغزانەکانی بۆ کردوێتەوە ئەیوی زەعیفی بکە بەداخۆ بەو خواردنە پڕتر و پڕتریەکە لەبەرەوە قەڵەوتر ئەبێ ڕەمەزانەکەی لەوانەیە لە دوای ڕەمەزان خۆی بکێشێت چەند کیلۆیەک زیاتر بێتە سەر کێشی خۆی ئەمانە هەمووی هۆشیاری ناتەندروستیە باش نەخواردنیەتی چونکە ئینسانەکان تا باش بخوا باشیش بیرەکاتەوە لەبەرەوەی کە باش ناخوا باشی بیر ناکاتەوە بۆ ژیانی ئاسایی خۆی. بەو باسی بەربانگمان کرد پارشێ و خواردنەکانی پارشێ و تەندروستی و ناتەندروستیان لە چه هەستێکدایە دەبێت چی بخورێ بۆەوەی کە تەندروستیت بێڵێتەوە چکە تۆ دوای پارشێ و ئەخەویتەوە خۆی ئەم قسێکڵێ دوای پارشێ ئەخەویتەوە ئەوە قسێکی باشە یان ئینسانە بێت لە دوای نانخواردن و ئیسراحەت بێت نابێت لە دوای نانخواردن هیلاک بێت بە پێ ئیلم هەرموو کەسێک کە نانەخوارد ئەبێت تا 2 سەعاتێک لە بارێکی ئیسراحەت بێت یعنی ئەوانی کە وەرزشوانن ئێمە ڕێنماییانەکەین لە دوای نانخواردن بە ساعتێک بە 2 ساعت بچین وەرزشەکانەکەن بۆ چونکە کاتێک کە تۆ نانەخۆی تێرە خۆی بڕێکی باش خوێن ئەچێت بۆ مەعیدەت بۆ ئەوی هەزمی ئەو خۆراکە بکاکە لە ناو مەعیدەتایە بە خوێن ئەم جوڵەی مەعیدە دروستە بێت و هەزمەکەی پێ حەل ئەبێت بەڵام کە تۆ خۆتی لاک بکەی بەشێکی باش لەو خوێنەکە پێویستە بچێ بۆ مەعیدە دەچێت بۆ ماسولکەکانت لەو کاتە احتیمالی هەیە مەعیدە تەمەڵی بکە لە هەزمی خۆراکەکە بۆیە لە کاتی کە ئینسان تێر ئەخوات ئەبێت لە بارێکی ئیسراحەتا بێت جا چ خەو بێت چ دانیشتنی یاسایی چ خوێندنەوەی بێت نابێ خۆی هیلاکە خەوتنەکە بە بەڕێگەی خۆی ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەی کە زۆر زۆر گرنگە جۆری خۆراکەکەی بێ بزانێت چی ئەخوا هەندێک خۆراکەیە بە سیتری نمونە ئاو زۆر خواردنەوە لە پارشەوە ئەم ئاو زۆر خواردنەوەیە هەرچەنە هەمومانێکی بەخۆشمەوە ئەو زۆر خوێن بڵێم بۆی بەرگە بکەین نەبەستی هەستەکە هەتا بەرەبەیان لەوانێت چەند جارێک هەستی بۆ لە ڕووی جەنابتان بۆ میزکردن و بۆ WC لەگەڵ ئەو هەموو میزەیەکەیەکی کۆمەڵێک ماوەدی تر لە ڕێگەی میزەکەوە دەخوارەوە زەرت لە خۆتدا بۆ ئەوەندە بخۆی ئاو کە بەسی ترین شتا بێ ئەوەندە بخۆی کە جسمت پێویستی پێێتی نابێ خواردنی خراپ خۆیان زۆر تینوتکە یان زۆر
بڵێ بە چاوری ئەو ئانا هەمووی کاریگەری زۆر خراپ دووسە خوا نەخواستە بۆ تێکچوونی باری تەندروستی خوا نەخواست وەک جەڵدا وەک بەرزبوونەوەی شەکرە و زەخت و ئەو بابەتانە ئەم خواردنە چەور و سوێر و توونشتانە تا چەند کاریگەری ئەبێت کاریگەری زیادەکات کاریگەری ڕاستە خۆیان هەیە لەسەر لەشی مرۆڤەکان بە تایبەتی توونی جاری تێژ باسم کرد ئێستش باسیەکەمەوە لە کاتی بەربانگکردنەوەیە بەداخەوە دوکانی ترشاتەکانمان سەبەر ناکەێت لە مانگی ڕەمەزانە هۆشیاری تەندروستی لە ئاستێکایە بە مەعدەی بەتاڵ بچیت خۆراکێکی تون یان تیژ بخۆی خۆی مەعیدە ترشەڵۆکی تایە بەشی خۆی ترشەڵۆکی تایە بۆی ئەو خۆراکی کاتێتە ناوی بتوانانی هەزمی بکات تۆش ئەچیت ترشاتەکە یا خواردنێکی تیژ و تون ئەخۆی ترشەڵۆکی نەوە مەعیدێت چەندین قات زیاد ئەەکەی گۆشتی مەعیدە بەرگەی ترشێتێکی زۆر ناگرێ احتیمالی زۆری هەیە کە تۆ ترشات خۆیان بیبەر خۆیان هەر شتێکی تر بخۆی بە مەعیدەی بەتاڵ تووشی کونبوونی مەعیدە ببی کە بەداخۆ لە مانگی ڕەمەزانە ئەم حاڵەتەمان زۆر لە ناو نەخۆشخانەکانە هیچ ڕەمەزانێک ئێمە کە لە وەڵی نەشتەرگەرین هیچ ڕەمەزانێک بەبێ تێپەڕبوونی چەند حاڵەتێکی کونبوونی مەعیدەن تێنەپەڕیەوە ڕەمەزانەکەوان یعنی هەموو ڕەمەزانت چەند حاڵەت و چەند کەیسێکمان هەبوواتەوە کە مەعیدەی کون بووە بەهۆی ئەوەی کە خواردنی تیژ و تونی خواردووە لەبەرەوە خواردنی تیژ و تون نابێت لەسەر مەعیدەی بەتاڵ بێت هەرگیز نابێت ڕەمەزان بێ ڕەمەزان نەبێت هەر نابێت ئەبێت مەعیدەیەکی باشی تێری تۆکمەوە بخورێت بەڵێ بەشێکی تر لە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانە وەک دەرفەتێک بۆ خۆزەعیفکردن خۆیان لە خواردنەکان بەگشتی ئەبورن ماوەیەکی زۆر بەڕۆژون لەگەڵەوەشدا بەربانگێکی باش ناکەن پارچەوێکی باش ناکەن خواردنێکی تەندروست و پێویست ناخۆن لەبەرەوەی زەعیف ببن ئەمە تا چەند زیانی هەیە ئەو لە کۆتای مانگیشە سەیرەکە هەرکیلێت تاڕزیەوە هەر ئەوەی کە باسم کرد ترشی و توونی چەند کاریگەری زۆری هەیە لەسەر مەعیدە ئەخواتەوە مەعیدە کونەکە برسێتیەکی زۆر و نەخواردنیش عینەن شت دروست بۆ چونکە مەعیدە بەرگەی چەند سعاتێک برسێتی ئەگرێت جەڕز لێیە داوایە کات دیسان خواردنی تێکی کاتی کە خواردنی تێناکتر شەڵۆک ڕێژێ خۆی حازرەکە بۆی کە خواردنی بۆ بێت کاتێک کار خواردنی تێناگەیتر شەڵۆکە زیاتر ڕێژێ ئەبینین ئێمە حاڵەتێکمان هەیە لە تووبە پێوترێ ئازاری گەدەی برسێتی ئەو نەخۆشانە کە بە برسێتیەکی تاڕادێک ئەگەر زۆریش نەبێ ئازاری گەدایان بۆ دروستە بێ ئەگە برسێتیەکە درێژە بکێشێ زیاتر لە 8 سعات ئازارەکان زیاتر ئەکا گەر درێژە بکێش وەکو مانگی پیرۆزی ڕەمەزان چێتە سەر و 15 سعات ڕەنگە خوانەکە تووشی کونبوونی مەعیدەی بکە هەمان شت بۆ ترشەڵۆکی مەعیدەی چەندین قات زیاد دەکاتەوە ناو ترشەڵۆکی مەعیدەی خۆی خراپ بووە پێشتر شەر خراپ بووە بە برسێتی مەعیدەی ئێشاوە لەبەرەوە برسێتی زۆر هیچی کەمتر نییە لە خواردنێکی ناتەنووس بڵێ نابێت ئینسانەکان پێویستە خۆیان لە برسێتێکی زۆرانە هێڵنەوە زۆر باشە دکتۆر گیاوا بە ئیتر بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانە ڕۆین و چەند ڕۆژێک لە پێشمان ماوە بۆی بچینە ناو جەژنەوە ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون پێویستە لە ڕۆژانی جێژن تا چەند ئاگاداری تەندروستیان بن لە پڕ بەیانێکی زوونەکەونە سەر خواردنێکی زۆر و چۆر و نقڵ و شیرینی و ئەو بابەتانە کە خوا نەخواستە وا بکات تەندروستیان تێک بچێت وەڵی پرسیارێکی زۆر جوانان دەست خۆش بێ زۆر پێم خۆش بۆم پرسیارەت کرد باوترین نەخۆشی لە ڕۆژانی یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی جەژنا ڕۆژانی جەژنا بەعام دوو لە ڕووی ئێوە بینەرانی سکچن و ڕشانەوەیە باوترین نەخۆشیە بۆ چونکە مەعیدە بە درێژایی مانگێک لە بارێکی ئاسایی خواردنێکی ئاسایی ئابووە لە ڕۆژی جەژنا یەکەم ڕۆژی جەژن بەهۆی جەژنەوە خۆراکێکی قورسی چۆی سوێری ئەنواع جۆری تیەکەی قەیسی و فاسۆلیا بە گۆشتەوە جا هەموو ئەمانە لە سەتا هەفتایان بەڕێی من ئەبێتە هۆی تەسەمومی مەعیدە تەسەمومی مەعیدەش ئیتر حاڵەتی سکشن ڕۆژانەوەی لەکەوێتەوە بە تاکید حاڵەتی بەهێزی بێتاقەتی لەکەوێتەوە بۆیە داوامان وایە تکامان وایە هاوڵاتیانی خۆشەویست جەژنێکی بەرەکەتداری پیرۆزی خۆیان بکەن نانێکی باشی چاکی خۆیان حازر بکەن بەڵام شەر نییە بەیانی تێر و
پڕنان بخۆن ڕاستە بەدڵێ ئەوەندە بخۆن کە بەرگە بکرن تا نیۆڕۆ بڕێکی باشتر بخۆن باشترە خۆیان ئامادە بکەن بۆی مەعیدە حازر بێ ئامادە بێ بۆی کە جار بەجار خواردنی تێ بکەی بۆی زەختێکی زۆر لەسەر مەعیدە دروست نەبێ و داوامان وایە خواردنی ڕەمەزان نە چاور بێ نە سوێر بێ نە شیرینی زۆرتیا بێ چون هەموو ئەمانە کاریگەری خراپی لەسەر بەرگری لەشی مرۆڤەکان دروستەکەن زۆر باشە مناڵان بەشێکن لەو خوانە خواستەگرتنی پەتایی کە لە یەکەم ڕۆژی چشم بە تۆ دروستە بێت لەکە ڕێزم ئەو بابەتی سوکچوون و ڕشانەوە شتی وایە تا چەند پێویستە دایکان و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن بە چەند نقڵ هەڵنەگرن و بیخۆن کەمە بە ڕژێکی بەرچاو ئەبیندرێت لە هەر شوێنێک و لە هەر ماڵێک مناڵان نەکەونن گیانی نقڵەکەەوەی تر نانەکەش ناخۆن وەڵا ڕاستە جا خۆمومان ئەیبینین ئێستا دایک و باوکان یان باوکان چەند مناڵی هەبێ هەمووی لە جەژن لەگەڵ خۆیان گەڕێت بەداخەوە گێڕانەکەی و جژنەی پیرۆزەکەی زۆر ئاساییە زۆر پیرۆزە و شتێکی چاکە حتا مناڵەکە فێری عادات و تەقالی دەکەیت سەد لەگەڵ یای بەڵام ئەوەی کە لەگەڵی نین ئێمە و کۆ نامانێت ئەو مناڵ لە هەر ماڵ لە چکلێتێکی هەڵگرت بیخاتە دەمی و بیخوان لە هەر ماڵێک هەڵی گرت و بیخوان ئەمە کاریگەری زۆر خراپ لەسەر مناڵەکە دروستەکات لەپەر هەندێک چکولاتە هەیە زۆر شیرینە هەندێک چکولاتە هەیە ڕێژەیەکی زۆر شەکریتیە ئەگەر لەو کاتە کە مناڵەکەت چەند چکولاتێک لە دوایەک و لە سرێک ئەخوا فاستێکی شەکرە بۆ مناڵەکەت کە مناڵکە ڕێژەی شەکر بەرزە بێتەوە لە ناو خوێنیە ئەنی بەدەستی خۆمان دیسان باسی زەهرە سپیەکەکەین و بەدەستی خۆمان زەهرە سپیەکەمان دەرخوات مناڵەکەمانیایە یان چی تێچێ پێی بڵێن کوڕم ڕۆڵە یەک دەنێک بەسا هەر بۆی تامت لێ بشێ ئەو لەزەتەی لە ناو دەم تا بێ و بزانی تامی چۆنە یەک دەنێک بەسا ئەمە لێتان ناشارمەوە دیسان و هەر پەیوەندی بە ناتەندروستی یان ناهۆشیاری تاکەکانەوە هەیە ئێمە گەر دەستی مناڵەکەمان بگرین و دایبنین بڵێن مەی خۆ بەنەعەت دابەزێنە بەرگریت سفرەکات نەخۆش ئەکەوی کارێکی جوان هەم بۆ ئێمە و هەم بۆ دەوروبەرەکەشمان گەرگوێی لێبێ لەبەرەوەدا لە هەموو هاوڵاتیانەکەم لە مانگی پیرۆژی ڕەمەزان کەمترین شیرینی بخۆن ئاگیان لە بەرگری لە شامێ ئەو خۆراکانە بخۆن کە سیستەمی بەرگریان بەرزەکات زۆر ڕاستە خواردنەوە گازیەکان لەکوێ تێکچوونی تەندروستیدا خواردنەوە گازیەکان عینەن شتان هەموو کێشەکان شەکرا گازیەکان بێ یان غیرە گازیەکان بێ شەکر ئەو شەکری کە ئێستا لە عالەمە تا ڕادێکی باش خەریکە ڕەفز ئەکرێ ئەنوا بەدیلیان بۆ دۆزیوەتەوە بۆ ئەوی کە جێگی ئەم شەکرە سپێ بگرێتەوە شەکری دوانی شەکرێکە باش هەزمەکرێت کاریگەری لەسەر جسمی ئینسان زۆر کەمە نابێ بە چاوریەکی نیشتوی کەڵکە بوو ئینسان قەڵۆ ناکە ئینسان تووشی شەکرە و زەخت ناکە ئێستا لە عالەمە خەریکی ئەمن دروستی بکەن و بیخەنە ناو بازاڕەوە ئێمە بەداخەوە تا ئێستا لەسەر شەکرە سپیەکە و چەندین قاتیشمان کردو بۆ ژیانی خۆمان و چایەکی ئەخۆین لەوانێت تا نیوەی پیاڵەکە شەکر بێ هەموو ئەمانە کاریگەری زۆر خراپ لەسەر بەرگری لەش دروستەکە باش یەکێکی تر لە پرسیارەکانم ئەوەیە بەشێکی زۆر هاوڵاتیان لە بەرەوەی شەکر ناخۆن یا خۆ خۆیان لە شەکر خواردن بپارێزن خورما بە چاوە خۆن ئەمە تا چەند تەندروستە و زیانی چییە؟ 100% تەندروستە ئەوەی کە باس ئەکرێ ناتەندروست بێ ناتەندروست نییە تەنەها ئیسفادە لە ئاسنی خورماکە ناکەیت یاخود ئیسفادێکی زۆر کەمیلیەکەی چونکە خورما نیسبەتێک ئاسنیتیە کە بە چاوە ئەی خۆی چعادەتە نایڵێ ئاسن لە ناو جسمە هەڵ بەمژرێ تەنها ئیسفادە لەو بەشەی خورماکە ناکەی ئەگینا بەشە چاکەی بەشی باشیەکەی چاکە وەرەگری بەشی باشی خورماکەش وەرەگری وەکو خۆی ئەو فەقەرە بچووکەی کە تایبەتە بە خوێن و ئاسن کەمتری کاتی زیانی نییە ناخێت تا زۆر خواردنی چا باشە خراپە هەموو شتێک زۆر خواردنی خراپە هەموو شتێک لانی کەم چابەڕۆنی فەرقی هەیە لەگەڵای چای بە خەستی خۆیانە بەتاکیت چای ڕوون عادەتەن باشترە بەس لە ناو کۆمەڵگەی کوردەواریەوە بە خۆشمانەوە چاکە تا خەست پێ خۆشتر تاکیت کاریگەری هەیە ئەو کەسانی کە مادەی ئاسریان کەمە یاخود زۆرە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خواردنەوەی چا بکەن
ئەبێ 2 ساعت پێما بە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مادەی ئاسن خۆی هەیە چونکە ئەو خۆراکی کەی خۆی ئەگەر یەکسەر چای بەسەرا بکەی ئەو مادە ئاسن لە ناو جسمە هەڵ نامەژرێت چا ڕێگرە بێ لە بەردەمیە بۆیە ئێمە ڕێنماییمان وایە قەت بە کەس ناڵین چامەخۆ من خۆم پێی ناڵم چامەخ چونکە بەگوێت ناکە قەت پێی ناڵم جگەرەمە کێشە ئەڵم کەمی کەرەوە ڕەنکە بۆ ئەمەیان بەگوێت کە بەس کەڵیمەی کێشە هەم بەگوێت ناکەم کاتی لە خۆرتەگریت لێوی شەگری بەس تۆ پەیامە جوانەکی تێبگەێنە ئەگەر پاکەتێک جگەرە کێشی کاکە بیکە بە 15 جگەرە قبولمانە دوای 15کەمان بۆ کا بەدا بدەکان بۆ کا بە 5 وردە وردە هەموو شتێک ئەبێت وردەوە دەوازی لێبێنی بۆ چا خواردنیش عادەتەن ئێمە جۆرێک حەبێکمانەیە جۆرە خواردنمان هەیە پێمان خۆش نییە نەخۆشەکەمان هەرگیز چا بخوا بەڵام وا باشترە پێی ئەڵین چامەخۆ گەر چاخۆی 2 ساعت دوای ئەمە چاپ ینی نان بخۆ ئیسراحەتی خۆت بکە حەبەکە بخۆ عیلاجەکە بخۆ ئەو کاتە دوای 2 ساعت چاپ یان بەعکسەوە نان بخۆ چا بخۆ دوای 2 ساعت حەبەکە بخۆ جا منیش ویستمێکێک لە پرسیارەکانم ئەوە بێت بۆچی ئەوترێت لانی کەم با چارەکەیت دوای چا حەب بخورێت کاریگەریەکەی ناهێڵێ ئاخۆ یاخود هۆکارەکە بۆ هەموو حەبێک نا شەت نییە بۆ هەموو حەبێک نییە خواردنە گازیەکان و چاو ئەوانەی تر باشترە هەر تۆزێک بینی هەبێت بەڵام کاریگەری ڕاستەخۆی نییە کاریگەری ڕاستەخۆی چاو کۆمەڵە حەب بیپسی و کۆمەڵی حەب هەیە بەڵام وەکو ئەوەی کە لە تووبە باس کراوە چاو مادە ئاسنیەکان کاریگەری ڕاستەخۆیان پێکەوە هەیە نابێت لە نزیکێک بەکاربێنرێت زۆر باشە زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانە دکتۆرگیان زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی کاتی پرۆگرامەکەمان هاتە کۆتایی دوا پەیامی تۆ بۆ هاوڵاتیان لە پەتاوەرزیەکان و لە ڕۆژانی جێژن سپاس بۆ ئێوە و سپاس بۆ میوانداریتان دەستان خۆش بێ ئینشاءڵڵا ئەم بەرنامەیە جێگەی باشەگرێت بە دڵنیایی و پەیامی ڕاستەخۆی ئێمە ئەوەیە کە هاوڵاتیان لەم کاتەیە کە پەتا بڵاوە دوور بن لانی کەم با مەسافەی بینیان مەترێکە بێ لانی کەم خۆیان فێری هۆشیاری تەندروستی بکەن واز لە زەهری سپی بێنن کە شەکرە خوێشی تایە ئێمە باسی خەکەمان نەکرد بەس خوێش یەکێکە لە زەهرە سپیەکان هەتا هۆشیاری تەندروستیمان هەبێ خۆمان و ماڵ و مناڵمان سەلامەتن بەڵێن لە ڕۆژانی جێژنیشە بە هەمان شێوە خۆیان بەپارێزن سپاس بۆ دکتۆرگیان خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان ئازیزانی من پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی بۆ هیوایی کە هەمووان هۆشیاری تەندروستیتان زیاد بکەن و ئاگاتان لە خۆتان و لە تەندروستی خۆتان بێت تا پرۆگرامێکی تر شاد بن.